ئێمە حەزمان لە شتی ماڵی خۆمانە هەموو شتێکمان تازەیە بژی ڕەحمان هەر ڕەحمان بەسەر لێ شێواندووە ئەمە چییە مۆبایلە تازە پیاوەکە ئەوە مۆبایلە و کڕیتم و ئەمنیش وشی ئەو خەرکەی نابیشتەشی جوان و نوم هەبی دەسمەناو پیاوەکە دەمبینیتن وڵا خۆبا دەبشتی نوێ بکڕی بەس لە جیاتی ئەو مۆبایلە نوێ بکڕی بۆ ئەو تەلەڤیزیۆنە ناگۆڕی وڵا کۆم بووە ئەو تەلەڤیزیۆنە کۆم بووە؟ ئەرێ وەڵڵای ئەو تەلەڤیزیۆنە لە قەراتێ کۆنترە ئەو تەلەڤیزیۆنە کۆنا؟ ئەرێ وەڵا کۆنا ئەگەو هابیتن ئەتوش کۆنی لۆ من ئێخۆ ئەتوش هاتی ئەو تەلەڤیزیۆنە نەبوو ئەوە ساڵێک پاش دووە تەلەڤیزیۆنم کڕی ئەتوو کۆنتری لە تەلەڤیزیۆنەکەی مادەم ئەو هابیتن دەستەشی بە مارەکەی دادێنم هەرچی کۆنە دەیگۆڕم نانا پیاوەکە بەخوای بینیە و تەلەڤیزیۆنە و ئەشەی ماڵش پێویستی بە گۆڕانکاری نییە ئەو مۆبایلە چەند جوانە ڕەبی پیرۆزت بێشتی جوان هەر بۆ تۆ باشە ئەڵم پیاوەکە بۆ ێوارە حەزت لە چییە کفتت بۆ بکەم نا شفتە نا بریانی نا دۆڵما ناوەڵڵا ئەچی دەزانیت چ بکە؟ چی؟ ژنەکە مادەم وای هات تەلەفۆن لە ئەکرێم براشم دەکەم سبەی نێوڕانێ سەرپێش خۆشمان لۆ بکە پڕ قیمە و پڕ باری بکە بەسەر چاو پیاوەکە خۆ دڵم نایە بە تۆ بڵێم نا بەسەر چاو بچم سەیری فرێزێرەکە بکەم بزانم چی تێدایە با دەریکەم بتوێتەوە تەوە ڕەحمەت لە پیری پێشینان ڕاستیان گوتێ گوتیان شەرعی ماری بەداری ئەخوای ئەوانە بەیان ناو زەرج دەخواردم با تەلەفۆنش لە ئەکرێم بکەم ئەلۆ ئەکرەم جان کوی باشی چاوەکەمی باشی کاکە لە ئێستا ڕەهی جێبەڕادان بەدار سبەی نیوڕانێ داوەتی مەی دەکرێمە بەسەر و پێی باشە مندارانش بن بە خڕیوە چاوەڕێتانی باشە بەخێرچی کورە کوتک دەزانیت پۆلاق لە چێە کورامش قسەی بە خۆتت پێ ها ڕۆشی بزمانی لە داریتم باشە ئەلی واز دە و گەمی بینە ئەو گەمە پێ خۆش نیە لە کتێبن یەک گەمە هەیە خۆشە دۆمینە و تەواو ئەوەی هەگە باشە ئەوە چکۆ دۆڕاندت دەرێت بڕۆ دۆمینەکەی بینە بابە دۆمینەم هەیە ها وەڵڵا هەیتم بەس دۆمینەکەت سرکم ببوو دۆمینەکەم شوشت بزنێ ئەو کابرای ئیمام خدری جیرانمان پۆختە و جوان نازان بەچ تێگەشت بۆ قونکە سەمون تێگەشت بوو نەبوو لە خوددا بزن ئەرێ بەسەر تو ئەکرەم کو هەرم یەخست بزنێ ئیمام خدری لەو بای بپولیان قوددا تخوا کاک ڕەحمەلەوە مەری یعنی بزن دوو پولی قودەیە لەولا قودی ئاوچ وەڵای لەسەر قسەی تو نکتەکمە بیراتەوە کابرای دەوڕمەند هەبوو دەوڕمەند شاپ لە دەفتەر سەد دەفتەر هەزار دەفتەر یان دەوڕمەندە چی بە معنای کەلیمە مەلاک دوو برا دەستەکردنی برادەر کات خۆ برادەر بووینە بەس ئەو دوو برا گوتیان حەزمانەیە دۆمینەی بکەین باشە دانیشتین کە دۆمینە هات دوو براکان تەماشایان کردێ دۆمینەکە نقطەکانیان ئاتۆنە ئاتۆن چ عیار 21 سافی باشە ئەوانەش تەمایان گرت تێگەی تەماشێک جیان دەکرد جابرە چاویان لێی دەقوچاند کو پولەکی بدزن لەو لەحزەیە کابرای دەوڕەمەندەکە تەلەفۆنش لۆ هات باشە گوتی بە ڕوخسەتان چوە دەرێ هەتا چوە دەرێ ئەوانە بە پەلا گوتیان یەکی پولەش قودە ئەوی ئەوەلی پولەش قودە ئەوی دووەمین خەوەر بوو پولەکەی قودە ڕاست دەوڕەمەندەکە ئەو سەری چۆ قوڕی کابراتەوە ئاشکرا بوو نانا لەو لەحزەیە کە هاتەوە هەتا کەشک نەبیتن دوو برایەکان گوتیان کاکە ئەمە دەڕۆین مامان مردیا تەلەفۆنمان لەوە کرد ئێستا بڕۆین قوچاندان گوتیان کاکەوەرە بتانگەینم کابرای دەوڕەمەند گوتی نا وەڵڵاهی دەیگەڕێ ئەمە بە خۆمان دەڕۆین ئەو دوو برا کە ڕۆیشتین برایەکەی کە پولی قوددا بوو چوە توالێتی پولەکەی دانا وای خەتارێک و دوو شەش قود نەدا نا وەڵڵا بێئاخری چوو هەر بیازی قوددا ساعت بوویدە هەشتونی تخۆ دراماکەم دەست پێ دەکەتی تەلەڤیزیۆنەکەم بۆ پێکە بۆ نەزای وەختی دراماکەم وا دەکەم ئەرێ برا ئەو دوو زۆر کەم بوو لای گۆڕی باسی هەموو شتێک بکەن لەو ماڵە باسی تەلەڤیزیۆنە نەکەن ها هێلۆ لەبەرەوەی کە هێڵی سووری منە لۆ ئەنتیەوە نانا ڕەسەنایەتیە تێیدایە یەخوا کوێرێ بم بۆ دایکم
ئەها سێری کەپتن نامێکیە کرد بۆ خۆی هەموو شتێکی باشی تایە بێفرت و فێڵە باشترین تەلەڤیزیۆنە شتی وان نییە و نەماوە بێفرت و فێڵ خۆشتی باش لە بازاڕدا نەماوە اینجا بڵێ چی دیزاینێکی ئەمەنە تایبەتی هەیە ئەمەوێ قاوەخانەیەک بۆ ڕەحمان گیاندانێم تەلەڤیزیۆنەکە بەرمە ئەوێ بەس خەڵک بێ لە پەنای ڕەسم بگرێت و پارەی پێ پەیداکەن وەڵڵای شتی ماڵەکەتان هەمووی کەونە تەنانە قنەفەکانیشن وەی ئەو قسانە نەکەی ئێمە حەزمان لە ڕەسەنایەتیە حەزمان لە کلتورە ئێمە حەزمان لە شتی ماڵی خۆمانە هەموو شتێکمان تازەیە بژی ڕەحمان هەر ڕەحمان فێودەری مزاهرەیەوە نا ئەمە ئەکرم برا ئەمە گەرم دادێنەوە باشە بەس ئەمن هەموو ڕاست ئەوە ئەو برادەرەکەی تونی وا لە بۆ پەرلەمان دەنگماندای ئێستا تەلەفۆن لە هەڵناگری ئەو لە زانەی مەکسیزنان تۆزیادە کرد هەتا ئێستای دوابێت تەلەفۆنی من ناداتەوە ئەڵێ کاکا بەخوا ئێمەش مرۆڤێکی سەیری هەر خۆمان دەنگیانە دەینێ و هەر خۆشمان ڕەخنیان لێگری نەزانی ئەوەیە سیاست ئەرێ ڕەحمان سیاسەت یانی چی کچێ سیاست نازانی یانی چێ ئەمن ئەتوم مارە کرد گۆتم خوتوبەت لە هاوینەوە دوکان لۆ دەکەم لۆم کردی گۆتم دەدمەمە سۆلاف و سەرسەنجی ئەتوم برد گۆتم دەدمەمە کۆرنیشی بەسرایە بە پیازە ئەتوم برد گۆتم سیمس قازێرت پاشان لۆ دەکڕم لۆم کڕی گۆتم سیارەکی 0 کیلۆمەتر لۆ دەکڕم لۆم کڕی نەوەڵڵا کوێ ئەوەیە سیاست